یەکێک لەو پرۆژانەی کە بەردەوامیان هەیە و ماوەی چەندین هەفتەیە تاوەکو ئێستا بە خۆشحاڵیەوە بەردەواماویش پرۆژەی پێکەوە بینینی فیلمی کوردیە. دیارە بڵین مەبەست لە ئەم پرۆژەیە ئەوەیە کە چۆن بتوانرێت خەڵک با سینەما ئاش بکرێتەوە و خێزانەکان جارێکی تر با سینەما ئاش بکرێنەوە گفتوگۆیەکی کراوە لە نێوان سینەماکاران و بەشداربووان و بینەرانی فیلمەکانە جارێکی تر دروست بکرێتەوە و بە خۆشحاڵیەوە خەڵکانێکی زۆر تاوەکو ئێستا پێشوازیان لە پرۆژەکە کردووە هەم لە گفتوگۆکان کە لەلایەن سینەماکاران و لەلایەن دەرهێنەران و هەروەها ئەکتەرانی نێو ئەو فیلمانە وەرەوە دەرفەتێکی زۆر باشیشە بۆ بەشێک لە سینەماکاران و دەرهێنەران کە بتوانن فیلمەکانی خۆیان لە پرۆژەیەکی لەم شێوەیە جارێکی تر نمایش بکەنەوە و بتوانن گفتوگۆی کراوەی لەسەر بکەن. دیارێکێک لەو سینەماکارانەی کە زۆر بەداخەوە هەفتەی ڕابردوو ڕۆژی 19دا بەهۆی جەڵدەوە کۆچی دوایی کرد کە ئەویش کۆچ کرد و کار عەبدولقادرە بێگومان یەکێکە لە سینەماکارە هەرە دیارەکان کە خەڵکی شاری دهۆکە و توانیوێتی جگەل لە ئەکتەری کاری دەرهێنان بۆ چەندین فیلم بکات و لەگەڵ هەموومانەشات توانیوێتی کە لە ساڵی 2003 هەتاوەکو ئەو ڕۆژێکی کۆچی دوایی کردووە زۆر بەداخەوە بتوانێت کە خزمەتێکی زۆر باش بەتایبەتیش لە ناوچەی بڵین یاخۆ لە شاری دهۆک و لەو ناوچەیە بتوانێت خزمەتێکی زۆر باش بە سینەمای کوردی بکات. دیارە پرۆژەی پێکەوە بینینی فیلمی کوردی ئەم هەفتەیە یاخود بڵین ئێوارەی ئەمڕۆ تایبەت بوو بە یەکێک لە فیلمە هەرە دیارەکانی ئەم سینەماکارە. ئەمڕۆ سێشەممە 26دا بەهۆی مەرگی ناوادەی سینەماکار هەکار عەبدولقادر پرۆژەی پێکەوە بینینی فیلمی کوردی تایبەت بوو بە نمایشی بەڵگە فیلمی هاوی بۆن لە جەرهێنانی کۆچ کردو. دواتر بە ئامادەبوونی هاوڕێکانی و فیلمسازان مەراسیمێک بۆ ڕێزلێنان لە ماندووبوون و کارەکانی ڕاگیران.